ڕێز و سڵاوەوە بینەران و گەگرانی خۆشەویستی تەلڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بەرنامەم جارشدا چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەممان بە ناونیشانی بۆچی مەرج نییە کردەوەی سەربازی بێتە هۆی ڕووخانی دەسەڵاتی سیاسی لە ئێران. ئەم بابەتە لەلایەن بەختیار ئەحمەد ساڵحە نووسراوە. هەفتەکانی پێش هەڵگیرسانی شەڕ لە نێوان ئەمریکا، ئیسرائیل و ئێران لە 28 شەوباتی 2026 زاینی شاید حاڵی مشتومڕێکی بەرچاو لە ناو بازنەی سیاسی و استراتیژیدا سەبارەت بە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی سەرباسی بەرفراوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بووین. خەمڵاندنەکان لە نێوان دوولایەندا دابەش بوون، لایەنێک کە بەهۆی تێچووی زۆری شەڕەوە بە دووریان دەزانی شەڕ ڕووبدات و لایەنێک پێیان وابوو کە نیشاندەرەکانی پەرەسەندنی سەربازی و سیاسی ئاماژەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی نزیک. بەڵام مشتومڕەکە تەنیا لە ئەگەری سەرهەڵدانی شەڕدا سنووردار نەبوو، بەڵکو درێژ بووە بۆ کاردانەوە سیاسیەکان لە ناوخۆی ئێراندا، بە تایبەتی سەبارەت بە ئەگەری داڕەمانی سیستەمی سیاسی ئەگەر ڕوبەڕووی لێدانی سەربازی بەرچاو بێتەوە. زۆربەی ئەو هەڵسەنگاندنانەی کە لەلایەن دەستگا هەوڵگریەکانی ئەمریکاوە دەرکراون جگەل لە شیکاریەکانی بازاڕداراییەکان و ناوەندەکانی لێکۆڵینەوەی استراتیژی ئاماژە بەوە دەکەن کە کردەوەی سەربازی دەرەکی خۆی لە خۆیدا فاکتەری یەکلاکەرەوە نییە بۆ ڕووخاندنی دەسەڵاتی سیاسی لە ئێران. ئەمەش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک فاکتەری دامەزراوەیی و سیاسی کە توانای خۆکونجاندن لەگەڵ قەیرانەکان بە دەسەڵات دەبەخشێت. چەند خاڵێک هەن بۆتان دەخوێنمەوە. یەکەم هەڵسەنگاندنی دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا چەند هەفتەیەک پێش دەستپێکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکان ئەنجومەنی هەواڵگری نیشتیمانی ئەمریکا NIC راپۆرتێکی نهێنی پێشکەش بە کۆشکی سپی کرد کە هەڵسەنگاندنێکی گشتگیری لەخۆگرتە بوو سەبارەت بە ئەگەری پەرەسەندنی سەربازی و دەرەنجامەکانی. ئەم ئەنجومەنە ئەو دەستگایەیە کە بەرپرسیارە لە هەماهەنگی هەڵسەنگاندنەکانی هەر هەژدە دەستگای هەواڵگریەکەی ئەمریکا، لەوانەش دەستگای هەواڵگری ناوەندی CIA و دەستگای ئاسایشی نیشتیمانی NSA بە پێی ئەو زانیارانەی کە دواتریش لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندنی ئەمریکاوە ئاشکراکەون. راپۆرتەکە چەندین سیناریۆی تاوتوێ کردووە، لەوانە هێرشی سەربازی سنووردار بۆ سەردامەزراوە سەربازیەکان، هەڵمەتێکی سەربازی بەرفراوان کە دامەزراوەکانی دەوڵەت دەکاتە ئامانج بە ئامانجگرتنی سەرکردە باڵاکان لە ئێران، هەوڵدان بۆ لاوەزکردنی پێکهاتەی سەرکردایەتی دەسەڵات لە ڕێگەی ئۆپراسیۆنە تایبەتەکانەوە. سەرڕای جیاوازیەم سیناریۆیانە راپۆرتەکە بەو ئەنجامە گەیشتووە کە بە دوور دەزاندرێت تەنیا بەکردەوەی سەربازی بتوانرێت گۆڕانکاری لە دەسەڵاتی سیاسی لە ئێراندا بهێنێتە ئاراوە. ئەم هەڵسەنگاندنە لەسەر چەند هۆکارێکی سەرەکی دامەزراوە. دیارترینیان یاگرتووی دامەزراوە ئەمنیەکان، پێک هاتە سیاسیەکانی دەسەڵات، لاوەزی ئۆپۆزیسیۆنی ڕێکخراو لە ناوڵاتدا. دووەم، پێک هاتەی دامەزراوەیی دەسەڵاتی سیاسی لە ئێران، یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ڕووخانی دەسەڵات لە ئێران لەگەری ڕوودانی شەڕدا. سروشتی پێک هاتەی دامەزراوەیی دەسەڵاتە لە ئێران. سیستەمی سیاسی لە ئێران گرێدراوی تاکە کەس نییە، بەڵکو لەسەر تۆڕێکی ئاڵۆزی دامەزراوە سیاسی ئاینی و سەربازیەکان جێگیر کراوە. دیارترینیان ڕێبەری باڵا، ئەنجومەنی پارێزەران، ئەنجومەنی دیاریکردنی بەرژەوەندیەکان، سوپای پاسدارانی و دامەزراوەی ئاینی. ئەم دامەزراوانە ئەو شتە پێک دەهێنن کە دەتوانرێت وەکو پێکهاتێکی دەسەڵاتی فرەناوەن وەسف بکرێت کە کاریگەری بەسەر چەند قەوارەیەکدا دابەش دەکرێت. بەمەش ئەگەری ڕووخانی سیستەمی سیاسی بەهۆی لەدەستانی یەک سەرکردە کەم دەبێتەوە. هەڵسەنگاندنەکانی هەواڵگریەکانی ئەمریکا ئاماژە بەوە دەکەن کە ئەم پێک هاتە دامەزراوەیە خاوەنی توانایەکی بەرزە بۆ هەڵمژێنی شۆکە سیاسیەکان، لەوانە سیناریۆکانی وەک تیرۆرکردنی سەرکردە باڵاکان، هێرشی سەربازی بەرفراوەن و قەیرانە گەورە ناوخۆیەکان. خاڵی سێیەم، ڕۆڵی دامەزراوە ئەمنی و سەربازیەکان، دامەزراوە و سەربازیەکان، بە تایبەتی سوپای پاسداران ڕۆڵێکی سەرەکی لە پاراستنی سیستەمی سیاسی دەگەڕێت. سوپای پاسداران تەنیا هێزێکی سەربازیش نییە، بەڵکو دامەزراوەیەکی بەهێزی سیاسی و ئابووری و ئەمنیە. ڕۆڵەکانی بریتین لە پاراستنی سیستەمی سیاسی، بەڕێوەبردننی ئاسایشی ناوخۆ، سەرپەرشتیکردنی بەشێکی بەرچاو لە چالاکانی ئابووری و بەڕێوەبردننی ئۆپراسیۆنە سەربازیە دەرەکیەکان. ئەمڕۆ لە لایەنە سوپای پاسداران دەکاتە یەکێک لە پایە هەرە گرنگەکانی مانەوەی و جگەلەوەش بوونی هێزەکانی بەسیج و تۆڕە ئەمنیەکانی ناوخۆ ئەمڕازی کاریگەر دەڕەخسێنێت
بۆ کۆنتڕۆڵکردنی ناڕزایەتیە ناوخۆیەکان. وەڵە بینەران لێرەدا ناوبڕێکی کورد وەردەگرم و دێمۆلاتە. خاڵی چوارەم لاوازی ئۆپۆزیسیۆن نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی سیاسی ڕێکخرا و فاکتەری بەرچاوە بۆ ڕوونکردنەوەی هۆکارەکانی بەردەوامی مانەوەی دەسەڵات. سەرڕایبوونی جوڵانەوە ناڕزایەتیەکان لە ئێران لە ساڵانی ڕابردوودا ئۆپۆزیسیۆن بەدەست چەند کێشەیەکەوە دەناڵێنێت. دیارترینیان دابەشبوونی ئایدۆلۆژی، نەبوونی سەرکردایەتی ئەگەرتو و ڕێکخستنی ناوخۆی لاواز و بنکەی جەماوەری سنووردار، هەروەها زۆرێک لە هێزە سەرەکیەکانی ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵاتجێگیرن. ئەمەش توانێت ڕاستەوخۆ و کاریگەریەکان لەسەر پێشهاتە ناوخۆیەکان کەم دەکاتەوە. هەڵسەنگاندنە هەواڵگریەکان ئاماژە بۆ دەکەن کە تەنانەت ئەگەر دەسەڵاتی سیاسی ڕوبەڕووی فشاری سەربازی بەرچاو ببێتەوە، نەبوونی بەدیلێکی سیاسی ڕێکخرا و پرۆسەی گواستنەوەی دەسەڵات ئاڵۆزتر دەکات. خاڵی پێنجەم شیکردنەوەی بازاڕدەرەیەکان و پلاتفۆرمەکانی پێشبینیکردن. هەڵسەنگاندنەکان تەنیا بە دامەزراوە سیاسی هۆڵگریەکاندا سنووردار نەبوون، هەروەها بازاڕدەرەیەکان و پلاتفۆرمی پێشبینیکردن بەشداریان کرد لە شیکردنەوەی سیناریۆکان. لە هەفتەکانی پێشەڕەکەدا پێوەرەکانی بازار دەریان خست کەەوە بەرهێنەران سەرنجیان لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت، ناسەقامگیری بازاڕی ناوچەکە، مەترسی پەرسەندنی ململانیەکان بووە. بەڵام زۆربەی ئەم هەڵسەنگاندنانە پێشبینەکانیان لەسەر سیناریۆی داڕەمانی دەسەڵاتی سیاسی ئێران نەبووە، بەڵکو سەرنجیان لەسەر ئەگەری ململانەیەکی درێژخایەن لەگەڵ کاردانەوەی ئابووری ناوچەیی بووە. خاڵی شەشەم لۆژیکی کۆبوونەوە لە دەوری ئاڵا. لێکۆڵینەوە سیاسیەکان ئاماژە بە دیاردەیەکی ناسرا و لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان دەکەن کە پێی دەوترێت کۆبوونەوە لە دەوری ئاڵا. ئەم دیاردەیە بۆ مانایەیە کە ئەو کۆمەڵگایانەی ڕوبەڕووی هێرشی دەرەکی دەبنەوە زۆر جار پشگیری لە حکومەتەکانیان دەکەن، تەنانەت ئەگەر تووشی قەیرانی ناوخۆییش بن. لە دۆسیەی ئێراندا هێرشی دەرەکی دەتوانێت بێتە هۆی ئەوەی بەهێزکردنی هەستی ناسیۆنالیستی و لاوەزکردنی ئۆپۆزیسیۆنی ناوخۆ، زیادکردنی شەرعیەتی ڕژیم بۆ ماوەیەکی کاتی. ئەمە ژوا دەکات شەڕ لە هەندێک حاڵدا فاکتەرێک بێت کە دەسەڵات بەهێزتر دەکات، نەک لاوازی بکات. ئەنجام زۆرینەی هەڵسەنگاندنەکانی دەستگا هەواڵگریەکان و ناوەندەکانی شیکاری سیاسی ئاماژە بەوە دەکەن کە شەڕی نێوان ئەمریکا، ئیسرائیل و ئێران هەر چەندە مەترسیدارە، بەڵام خۆی لە ناوخۆیدا یان لە خۆیدا فاکتەرێکی چارەنووسساز نابێت بۆ ڕووخانی دەسەڵاتی سیاسی لە ئێران. ئەمەش بەهۆی چەندین هۆکاری سەرەکی لەوانە بەهێزی پێکهاتەی دامەزراوەی دەسەڵات، یەکگرتووی دەستگای ئەمنی و سەربازی و لاوازی ئۆپۆزیسیۆنی ڕێکخرا و ئەگەری کۆبوونەوەی کۆمەڵگا لە دەوری دەسەڵات لە ئەگەری هێرشی دەرەکیدا. هەر سیناریۆیەک بۆ گۆڕینی دەسەڵاتی سیاسی لە ئێران پێویستی بە فاکتەری قوڵی ناوخۆی هەیە کە لە کاریگەری کردەوەی سەربازی دەرەکی تێدەپەڕێت. کۆتایی خامنەی و ئایندەی ئێران و ناوچەکە. ئەمە سەردێڕی بابەتێکە لەلایەن عوسمانی حاجی مارۆفەوە ئامادەکراوە. ئەو کەسەی کە بۆ ماوەی 36 ساڵ حکومڕانی کۆماری ئیسلامی کردهبوو، دوای کوژرانی لە ڕێگەی بۆردمانەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە تیشکی دووبەرەکیەکی قوڵی لە ئێراندا نیشاندا. بەرەیەک شین و ماتەمینیان بۆ کۆتایی خامنەیی گەڕا، بەرەیەکی تر بە شای و ئاهەنگ پێشوازیان لە مەرگی کرد. دەسەڵاتی خامنەیی بە درێژایی دەیان ساڵ ڕوبەڕووی شەپۆلی نائارامی بووەتەوە، لەوانە ناڕزایەتیەکانی خوێندکاران لە ساڵی 1999 تاوەکو 2000 و ناڕزایەتیەکانی ژن ئازادی لە ساڵی 2022 ساینی کە دوای مردنی مەحسا یاخود ژینە ئەمینی لە دەست بەسەربوونی لە بنکەیەکی پۆلیسا سەری هەڵدا. خامنەیی کە دەیان ساڵە ڕۆژانە و هەموو ساتێک وەکو نمونەی گەورەترین زاڵم لە دنیادا ژیانی خەڵکی ئێرانی بەبارمتە گرتبوو، ئەم کوشتنەی ڕێگەی نەدا وەکو تاوانبارێکی دژی ئینسانی لەلایەن خەڵکەوە دادگایی بکرێت. هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ مەبەستی سیاسی خۆیان و گۆڕینی هەوسەنگی هێز نیشانەی موشەکەکانیان ڕوو لە خامنەیی کرد. بەڵام بەجیا لە دوو بەرەی ماتەمینی و بەرەی ئاهەنگگەڕان کوشتنەکەی بەم شێوەیە گێژاوێکی جیۆپۆلیتیکیشی دروست کرد کە بە خێرایی لە بازاڕەکاندا ڕنگدانەوەی دەرکەوت. لە هەمان کادا شەڕەکەی لە ناوچەکەدا بەرەو فراوانی برد. تاران بە بەردومانکردنی شارەکانی کەندا و تۆڵەی کردەوە، هاوکات هێڵە ئاسمانیەکان گەشتەکانیان ڕاگرت و کەشتیە نەورد هەڵگرەکان
ترانزیتیان لە ڕێگەی گەروی هورمزەوە ڕاگیرە کە یەکێک لە ڕێڕەوە ئاویە گرنگەکانی گواستنەوەی وزدە لە جیهاندا کەشوهەوایەکی تەواو جەنگی مەترسیدار سای بەسەر ناوچەکەدا کێشا و کۆتاییەکەشی نادیارە. وەزارەتی دەرەوەی رووسیا هۆشداریدا لەوەی داخستنی گەروی هورمز بەڕووی گەشتیوانیاندا ڕەنگە بێتە هۆی پەککەوتنی بەرفراوان بۆ بازاڕەکانی نەوت و غازی جیهانی لە کاتێکدا گەرژیە سەربازیەکان لە ناوچەکە بەرەو هەڵکشانی زیاترە. خەریکە گواستنەوەی کەشتیوانی لە ڕێگەی یەکێک لە چارەنووساسترین ڕێڕەوی ئاوی و وزەی جیهانیەوە پەک دەخرێت و دۆخی ئابووری ناوچەکەش دەرگیر بە قەیرانێکی سەخت دەکات کە جگەلەوەی ئەم شەڕە دۆخێکی تەواو نالەبار و تراژیدی بۆ خەڵکی ناوچەکە خوڵقاندووە لە هەمان کاتدا قەیرانی ئابووریشی کاریگەری مەترسیدا لەسەر بژێوی خەڵکی ناوچەکە زیاد دەکات. ماترسی سەرەتایی لە نادڵنیایی ئایندەی حکومڕانی لە ئێراندا لەوەی چی بەسەر دێت و چی ڕوئەدات و چۆن مانەوەی ناوەندبوونی ئێران دەپارێزێت مەسەلەیەکی واقعیە بە لەبەر چاوگرتنی ئاڵۆزی پێگەهاتەی سیستەمی سیاسی دەسەڵاتی سوپای پاسدارانی ئێران و سروشتی بنکە ئایدۆلۆژیەکەی هەرچەندە تا ئێستا خۆی ڕاگرتووە بەڵام ڕێڕەوی سیاسی ئابوووریەکەی قورس بووە و ئیمکاناتی سەربازی داپەزیوە. پێشبینی دەکرێت ئێران بەرەو ئاگری پارچە پارچە بوونی بچێت. وەڵە بینەران لەردان ناوبڕی کولوەرەکەم و دێمەراتان. کۆماری ئیسلامی وەک گۆشەگیرترین وڵاتی جیهان هاتە ناو ئەم شەڕەوە. هیچ هاوپەیمانێکی نەبوو کە ڕاستەوخۆ پشتیوانی بکات و هاوپەیمانی بێت. پاشان سەرکردەکانی بەهێزکردنە سەر وڵاتانی ناوچەکە دۆخەکەیان خراپتر کرد و ئەو حکومەتانی بێلێنەیان هەڵبژاردەبوو کردە نەیارێک کە خۆیان لە دژی ئێران ڕێک خست. تیرۆرکردنی خامنەئیش نوێنەرایەتی بوومەلەرزیەکی سیاسی بێوێنە دەکات کە دەتوانێت ئێران بخاتە قۆناغێکی تر لە داڕشتنەوەی پێکهاتی هاوسەنگی دەسەڵاتی سیاسیەوە و دووبارە حسابکردنەوەی دەور و ئەولەویەتی هێزە ناوچەیەکانی. بۆیە داڕمانی ئێران حتمی نییە، بەڵام چیتر لە پرسیارێکی ناڕۆشن دەرناچێت و ئایندێکی ناڕۆشن و دۆخێکی پێچیدە بە ئێران و ناوچەکە دەبەخشێت. لەم چوارچێوەیەدا ئەو گریمانەیە دێتە ئاراوەکە شەڕی بەردەوام لە لۆژیکی ڕێگری سەربازی تێدەپڕێت و لە ئامانجێکی استراتیژی فراوانتر نزیک دەبێتەوە. ئەویش لاوەسکردنی ڕژێم و ڕەنگە تەنانەت ڕووخاندنی ڕژێمیشی لێ بکەوێتەوە. ئەمڕۆ لەم شەڕەدا تەنها زنجیرەیەک لێدان نییە، بەڵکو ڕوبەڕووبوونەوەیەکی ئاشکرایە کە تا دێت شەڕەکە فراوانتر دەبێت لەگەڵ پچڕانێکی ئاستی هاوسەنگی هێز لە کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەو پرسیارە چارەنووسسازە دەمێنێتەوە کە ئایا دام و دەستگاکانی ڕژێم دەتوانن یەکگرتوو بن و بەردەوام بن یان هەڵوەشاندنەوەیان دەست پێ دەکات. بە کورتی لە هەموو حاڵەتێکدا ئێران دەگۆڕێت و ئێرانی سەردەمی خومەینی و خامنەی نامێنێت کە هەر لە ئێستاوە چووەتە قۆناغێکی نوێوە. پرسیاری پێناسەکەری ئەو قۆناغە ئەوەیە کێ شوێنی ڕێبەرایەتی دەگرێتەوە، داینامیکی چه هێزێک زاڵ دەبێت. ڕووخانی ڕژێم ئەگەرێکە بە تایبەتی لە درێژماوەدا و لە هەمان کاتدا لە ڕووی تیۆری واقعیەوە مانەوەشی مانای نابێت. ئەمەش ئەو دۆخاڵۆزەیە ئایندەی ئێرانی بەلێڵی ڕاگرتووە. شایانی باسە قۆناغی داهاتوو لە هەوڵی ئەمریکا گەر بۆی سەر بگرێت چارەنووسی ئێران لە چوارچێوەی بازنەکانی پێگاتەی ڕژێم و دەسەڵاتی ئێستادا یەکلایی دەکاتەوە. واتە پێش هەر دەور و دەخالەتێکی خەڵکی ناوخۆیی و خاڵی ناوخۆیی ئەمریکا دەسەڵاتێکی ملکەچی خۆی لە پێک هاتەی سوپای پاسداران دادەمەزرێنێت. بەڵام پێم وایە گەر هەر هۆکارە و دەرزێکی قۆڵی ناوخۆی لە ئێراندا بە ئاراستەی گۆڕانی ڕژێم و لە دەسەڵاتدا ڕوو بدات، واقعەتی کاریگەری دۆخی شێوە و ئاژاوە و ناجێگیری ئێران دەتوانێت نەخشەی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکێشێتە دۆخێکی ترەوە و شکستی سیاسی ئەمریکا بسەلمێنێت. خامنەئی ڕۆی و بە کۆتایی ژیان گەیشت، بەڵام سەدان تاوانبار و دوژمنانی ئازادی و یەکسانی و ئینسان دۆستی کە نەخشە داڕێژەری شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێرانن یان دەوریان لەم شەڕەدا هەیە و سودمەند دەبن لەم شەڕە، جارێکی تر و لە چوارچێوە و شێوازێکی تردا زۆڵم و ستەم و یاری بە ژیانی خەڵک زیاتر بەرجەستە دەکەنەوە. خۆشحاڵی خەڵک لە ئێران بە کوشتنی خامنەی و سەرکردەکانی دیکەی ڕژێم مافی کاردانەوەی خواستی چەندین ساڵەیانە و لە شوێنی خۆیدایە. بەڵام ئەم کوشتنە کە لەلایەن تۆڕێک لە چەتە و ئینسان کوژ و تاوانبارانی جەنگەوە ئەنجام درراوە.
نابێتە سەرکەوتن بۆ خەڵکی ئێران، نابێتە دیاریکردنی ئایندەیەک بۆ بەدیهێنانی خواستوارە زووەکانی خەڵک بۆ دابینکردنی ئاسایش و ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانی. تاوانەکانی بۆ کوژانی خەڵکی ئەفغانستان، عێراق، سووریا، فەڵەستین و ئێران کە هاوتای دەسەڵاتدارانی تاوانبارانن لە ئێران، ئێستا پاڵەوانی ئەم شەڕە وێرانکەرن و بێ ئیرادەکردنی خەڵک تونتر دەکەنەوە. ئەوەی ترەمپ و ناتەنیاهۆ و ئەو گروپانەی کە داوا لە خەڵک دەکەن لە ژێر بۆردەمانی بێوەستاندا بڕژێنە سەر شەقامەکان، بە ئاشکرا هەواهەنگی خۆیان بۆ دوژمنایەتی و نابەرپرسیارەتی بەرامبەر بە ژیان و منەتی خەڵک دەسەلمێنن. خەڵک دەکەنە قوربانی و سوتەمەنی بۆ ئامانجەکانیان. ئەم شەڕە جگە لە دەرئەنجامە وێرانکەرەکانی و ئەو زەبر و زەنگە قورسە مرۆیانەی کە بەسەر خەڵکی ئێران و ناوچەکەدا دەسەپێنرێت، لە بەردەوامیدا هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەخاتە قۆناغێکی خوێناوی پڕکارەساتەوە. خەڵکی ئێران لە خەباتی ئازادی خوازانەی خۆیان لە دژی کۆماری ئیسلامی لە خراپترین بارودۆخی ممکندا دادەنێت. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدانەوە هەڵوێز بوو. هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بوو بێت. تا ئامادەکردنی چەند بابەتێک و خوێندنەوەی لە بەرنامێکی تردا کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.